ئوستازیان سڵاو دەبێت. سڵاو لێوەش بەخێر بێن. توی جەوێکی خۆشی لێ لە بەرامبەر چێژ لەم سروشتا بینیۆکاری سەردانیکردنە چی بوو؟ وڵی تر بێتاقەتی و ویشوکار و جاربار جمعەیە سەیرانێکەکەین بەڕاستی دوکانیش جێوی زۆر خۆشە. تر مناڵ و خێزان و هاتوین کاتێک خۆش بەسەربەرین و گەڕێنەوە. چۆن ئێمە چۆنەڵی هاوکاری تەکا لە بریکە ئەو سترێسێکە لە کاتی ئیشوکارە هاتە لێرە چۆنەڵی مێشکە سافکەی بە کوردی. باڵێ ڕاستەکەی وڵی ئێمە هەمومان هەریەکە و ئیشێکی زەختی لەسرە جاربار ئەگەر لە مانجێکات جارێک بتوانین بین پیاسەیە بگەین جێ وەرگین ینی تۆزێت لەو زەختە لەسەر ئیش و کار باشترە بۆ ئینسانەکان بۆ مناڵەکانی ژەمێنە جە و گۆڕن و سێریەم شوێنە خۆشە بکەن شوێنی گرنگە کاتێ تەرخانکەین بۆی کە بین ینی دڵ و دەرومان ئارامکەینەوە لەم سەیرانگایانە. وڵی خۆی ڕاستەکەی بامە بگەڕینەوە سەرەوەی تۆزە سروفەکە خراپە ئەژینا خۆی حەق وایە هەموو هەفتەیەک بی سەردانی بکەی هەر دوکان نا زۆر شوێنی گەشتیاریمانەیە بەڵام زۆر کەسەیە بە بۆنیم بێمەعاشی و ببینەوە ناتوانن حەزی شەکەن ینی بەڕاستی پێویستە بۆ مناڵ هەم بوو خۆم نا بۆ مناڵ جەو بگۆڕن تێکەڵاوی خەڵک سپاسی واکەم.